بەبێ ئۆجەلان و قەندیل پرۆژەکەی یاک پارتی چۆن دەیەوێت چەک لە گەریلا وەرگرێتەوە؟ ئایا ئیتر پرۆسەی یاشتی دەگاتە ئەمانج؟ ڕۆژانوێیەکەی ئەردۆغان دەتوانێت کۆتایی بەبوونی گەریلا لە قەندیل بهێنێت؟ خاڵە ناکۆکەکان چین و چۆن چارەسەر دەکرێن؟ تورکیا لە بەردەم وەرچەرخانێکی سیاسی نوێدایە و هەموو چاوەکان لەسەر پەرلەمانی وڵاتن. پارتی داد و گەشەپێدان ئاک پارتی پرۆژە یاسایەکی نوێی بەناوی یاسای چوارچێوە ئامادە کردووە کە بڕیارە ڕۆژی دووشەممە پێشکەشی پەرلەمانی بکات. ئەم پرۆژەیە کە لە 11 بەند پێک دێت وەک پلانێکی هەمیشەیی بۆ چارەسەری و قۆناغی دوای چەکدانان سەیر دەکرێت. بەپێی وردەکاریەکان یاساکە تەنها کاتێک دەچێتە بواری جێبەجێکردنەوە کە بە فەرمی و بە شێوەیەکی ڕەسمی دڵنیایی بدرێت لەوەی پەکەکە چەکی داناوە و ڕێکخراوەکە هەڵوەشاوەتەوە. لا قۆناغی یەکەمدا تەنها ئەو ئەندامانەی ڕێکخراوەکە دەتوانن سوود لەم یاسایە وەربگرن کە دەستیان لە هیچ تاوانێکی کوشتن و توندی تیژیدا نەبووە. پرۆژەکە مەرجێکی توندیشی تێدا داناوە، ئەویش ئەوەیە کە ئەو کەسانەی دەیانەوێت بگەڕێنەوە تەنها 1 ساڵ مۆڵەتیان لە بەردەمدایە بۆ ئەوەی بگەڕێنەوە ناوخاکی تورکیا و تەسلیمی یاسا ببن. دوای گەڕانەوەیان ئەم کەسانە ڕاستەوخۆ تێکەڵی ژیانی یاسایی نابن، بەڵکو بۆ ماوەیەکی دیاریکراو دەخرێنە ژێر چاودێری دادوەری وردەوە. یەکێک لە هەرە سەرنجڕاکێشترین و گرنگترین خاڵەکانی ئەم پرۆژە یاسایە پرسی چالاکی سیاسیە. بە پێی پێشنیازەکە ئەو کەسانەی دەگەڕێنەوە بۆ ماوەی 5 ساڵی تەواو مافی ئەنجامدانی هیچ جۆرە چالاکیەکی سیاسی کارایان نابێت و ناتوانن بچنە ناوکایی سیاسیە وڵاتەوە. جێگەی سەرنجە کە ئەم پاکێجە هیچ بڕگەیەکی تێدا نییە سەبارەت بە گەڕانەوەی سەرکردەکانی قەندیل یان دۆخی عەبدوڵڵا ئۆجەلان. ئەمەش خاڵی سەرەکی ناکۆکیەکانی نێوان ئاک پارتی و دەم پارتیە، چونکە لایەنی کوردی داوای یاسایەکی گشتگیر دەکات کە هەمووان بگرێتەوە، بەڵام حکوومەت تەنها دەرگای بۆ ئەو کەسانە کردوتەوە کە بەبێ تاوان ناویان دەبات. ئایا ئەم 5 ساڵە دەبێتە سەرەتایەک بۆ کۆتایی هێنان بە ململانەیەکی چەندین ساڵە یان تەنها مانۆڕێکی سیاسی نوێیە؟